ئەگەر دوو ئیدارەیی تا ئێستا تەنها دەنگۆیەک بوو بێت بەڵام هێزە ئەمنیەکانی یەکێتی و پارتی بە فەرمی ڕەفتارەکانی سەردەمی شەڕی ناوخۆ و دوو ئیدارەیی دووبارە دەکەنەوە. میدیای فەرمی یەکێتی بڵاوی کردەوە هێزەکانی ئاسایشی پارتی چوونەتە سەر ماڵی پێشڕەوەیسی کارگێڕی مەڵبەندی هەولێری یەکێتی و ڕفاندویانە و هەوڵیش دراوە کادرێکی دیکەیان بڕفێنن. بەڕێوەبەری ئاسایشی هەولێر بە پەیامی ڕاگەیاند ئەو دوو کادرەی یەکێتی وەک بارمتە لە وەڵامی دەستگیرکردنی کادرێکی پارتی لە گەرمیان دەستگیر کراون. تاریخ نووری بەڕێوەبەری ئاسایشی هەولێر وتی چەند ڕۆژێک پێشتر کوڕێکی ئەکبەری حاجی ڕۆستەم لە گەرمیان بە بڕیاری دادگا ئازاد کراوە، بەڵام دواتر هێزێکی یەکێتی چوونەتەوە سەرماڵی گەنجەکە و بردویانە و سۆراغی نییە. ئەوانیش لە بەرامبەردا دوو کادری یەکێتیان دەستگیر کردووە. بەڕێوەبەری ئاسایشی هەولێر بە ئاشکراوتیشی تاوەکو کوڕەکەی ئەکبەری حاجی ڕۆستەم چارەنووسی دیاری نەکرێ و ئازاد نەکرێت، کادرەکان یەکێتیش ئازاد ناکرێن. دیارە ئاسایشی پارتی بە دەستگیرکردنی کارگێڕەکەی مەڵبەندی هەولێری یەکێتی نەوەستاوە و هەمان شەو هەڵیان کوتاوەتە سەرماڵی لیوا بەکر گردەسۆری و ماڵەکەیان پشکنیوە و بە شوێن لێزانی کوڕی گەڕاون. دیلبەدیل و گرتن و ڕفاندن و تەنانەت کوشتن سیمایەکی دیاری شەڕی ناوخۆ و دواتریش دوو ئیدارەی و حکومڕانی یەکێتی و پارتی بوو. دەیان هاوڵاتی ئەم هەرێمە کە ئێستا بێسەر و شوێنن تەنها تاوانیان ئەوە بووە کە حیزبەکەیان کادرێکی حیزبی بەرامبەری دەستگیر کردووە. ڕۆژی هەفتەی کانونی یەکەمی 2010 غانم سەباح نادر لێپرسراوی گشتی هێزەکانی پێشمەرگەی سەر بە یەکێتی لە مەخمور لەلایەن هێزەکانی ئاسایشی هەولێرەوە لە بازگەی بازارگا لەسەر ڕێگای هەولێر مەخمور دەستگیر کراو تا ئێستاش ئازاد نەکراوە. بە پێی زانیاریەکان دەستگیرکردنی سەرخێڵی کوڕی ئەکبەری حاجی ڕۆستەم لەلایەن ئاسایشی یەکێتیەوە لە بەرامبەر دەستگیرکردنی ئەو فەرماندە سەربازیان بووە لەلایەن ئاسایشی هەولێر. تا ئێستاش دیار نییە پرۆسی بە بەرەمتەگرتنی کادیران لە نێوان پارتی و یەکێتی تا چەندێکی دیکە بەردەوام دەبێت و ئێستا سەری کام کادری پارتیە کە دەستگیر بکرێت. ڕەشاد گەڵاڵی بەرپرسی کۆمیتەی مەخمور یەکێتی تایبەت بە پەیاموتی پارتی هەر بەرپرس و کادرێکی یەکێتی دەستگیر بکات دۆسیەی تیرۆر یان مادەی هۆشبەری بۆ حازر کردووە، خەڵکی خۆیان لە سژن هەیە و بەویستی خۆیان شاهیدیان پێدەدەن. دەستگیرکردنی کادرانی حیزبەکان لەسەر هەڵوێستی سیاسی حیزبەکانیان مێژوویەکی دوور و درێژی هەیە و ڕفاندن و دەستگیرکردنی دوو کادری باڵای کۆمەڵی ئیسلامی بە تۆمەتی تیرۆر و ئازادکردن و بێتاوان دەرچوونیان دوای 170 ڕۆژ زیندانی نمونەیەکی زیندوی هێزە حیزبەکانی دەسەڵاتداری زۆنی سەرد و سەوزە کە تا ئێستا نەیانتوانیوە هێزە ئەمنیەکان بەدامەزراوەیی بکەن و لە ململانێ حیزبەکان بە دووریان بگرن. بەو هۆیەشەوە پرسیار لەسەر کۆی دەستگیرکردن و دانەپاڵی تۆمەتی تیرۆر بۆ کادران و ئەندامانی حیزبەکان دروست بووە.